ئەگەر بێت و تۆ هجوم کەیتە سەر ئاینێکی پوخڵەوات لەو ئاینانەی کە هەیە لە کوردستانە لێتە گەڕێن ئایا زیندان ناکرێت نەتیجە ئاوەها بڕوا پێکەوە ژیان ئەبێتە سفر لە کوردستانە کردەوە و عملەکە لە دەسەڵاتی ئێمەدا نەماوە بیگۆڕین ئەم دەسەڵاتە ئیشی حکوومەتە ئیشی کاربەدەسانی حکوومەتی هەرێمە ئیشی موسساتە ئیشی سەرۆک و سەرکردەکانە ئەبینن بە ڕۆژی ڕووناک لە ئیعلام و فەزائیەکانیانەوە کە بەپارەی ئەو میلەتە تەمیولەکرێ لەسەر حسابی ئەو میلەتە بە قوتی ئەو میلەتە میلەت برسی کراوە لە پێناوی بەخێوکردنی ئەم ئیعلامە بۆ گەنانە بەڵام بیرە نەوت و پارەی زەخم تەرخان کراوە بۆ سەدان ئیعلام لە باتی شتی باش بڵاوکەنەوە ئەم هەمووی ئیعلامی بۆ چییە ئەم هەموو دەستگای ڕاگەاندنە چیە هەمووشی کوفر و بێباوەڕی بڵاوکاتەوە بە تایبەتی لە هەموو شتێک خەتەرتر کە مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و خواناسیە یەکێکە لە هەرە پیرۆزیەکانی مسلمانان ئەوان بزات لەو مانگا خەریکی سوکایەتین بەدین بە ئیسلام بە مقدسات ئەمە ئەو پەڕی پێشێلکردنی مافی مسلمانانە لە کوردستانە ئەگەر بێت و تۆ هجوم کەیتە سەر ئاینێکی پوخڵەوات لەو ئاینانەی کە هەیە لە کوردستانە لێتە گەڕێن ئایا زیندان ناکرێت ئایا 1001 بەزم بۆ دروست ناکرێت بۆیە ئەمە دیاریکی زۆر خەتەرە ئێمە لێرەوە بەدڵ سۆزانە حکوومەتی لێ ئاگادارەکەینەوە نەتیجە ئاوەها بڕوا پێکەوە ژیان ئەبێتە سفر لە کوردستانە